زۆری ڕێژەی ئاوی سەراو لە ئافرەتی دووگیاندا هۆکارەکەی بۆ دایک دەگەڕێتەوە یاخود کۆرپە. زیادبوونی ئاوی دەوری کۆرپەلەکە واتە لە 25 سانتیم و زیاتر لە 25 سانتیم بێت. هۆکارەکانی بڕێکی هەرە زۆری نەزانراوە. هۆکارەکانی تریشی دەتوانین دابشکەین یاخود دەگەڕێتەوە بۆ کۆرپەلەکە یاخود بۆ دایکەکە. گەر بڵێن بۆ دایکەکە زۆربەی کات ئەو دایکانی کە نەخۆشی شەکرەیان هەیە بە تایبەتی ئەگەر هاتوو شەکرەکەیان کۆنتڕۆڵ نەکرابێ یاخود دایکەکە هەوکردنی هەبێ بە هەندێک جۆری ڤایرۆز یاخود نەخۆشی پشیلەی هەبێ. گەر بڵێن ئەو هۆکارانەی دەگەڕێنەوە بۆ کۆرپەلەکە لەوانەیە کۆرپەلەکە جینی ناتەواو بێ یاخود ناتەواوەتی یەکێک لە ئەندامەکانی جەستەی هەبێ لەوانە قەباغی سەری منداڵەکە دروست نەبوو بێ یاخود منداڵەکە گرێ هەبێ لە سینگی یاخود بۆڕی هەناسەدان یاخود بۆڕی خواردنی کێشەی تێدا بێت یاخود ئەوتە منداڵەکە دڵی لە کار کەوت بێت ئیتر بە هەر هۆکارێک بێت. سوپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی